مەرج نییە هەرچی سەردانیانەی کرد بە بێهۆشکاری گشتی کاری بۆ کرێ. بە ناوی خاڵ ساڵتان لەوێ ئەم وێنانەی لە تەنیشتی من و پشتەوەم وێنەی زیاتر لە 700 چارەخوازە کە سوپاس بۆ خوا لەژێر بێهۆشکاری گشتی دەمودانیانمان چارەسەر کردووە و خۆیان و خانەوادەکانیان لە ئازار و ناڕەحەتی ڕزگار بوون. بەڵام مەرج نییە هەرچی سەردانیانەی کرد بە بێهۆشکاری گشتی کاری بۆ کرێ. دوو نمونە لەوانەی کە لە سەرەتاوە سەردانیان کردوین بەبێ بێهۆشکاری گشتی دەمودانیان چارەسەر کراوە و پارێزراون بریتین لە یار ئەسکەندەر کە یەکەم وێنەی تەمەنی هەر 4 ساڵێک یان 5 ساڵێک دەبێت و لە باوەشی مامی خۆیان دانیشتۆ و وێنەیەکمان چرکاندووە. وێنەی دووەم تەمەنی 7 ساڵە و وەک کچەکانی خۆم دەستم لە ملیایەتی. ژیا گۆران عەباس زیاتر لە 8 ساڵە ددانەکانی دەپارێزین و چارەسەری دەکەین. ئەویش یەکەم وێنەمان ساڵی 2019 چرکاندووە، ئەوی تریان 2020 وە کۆتا وێنەمان لە ساڵی 2026 چرکاندووە. هەموو ئەمانە پاش فەزلی خوا هیلاکبوون و ماندووبوونی خانەوادەی مناڵەکان و هەوڵی ئێمەشە بۆ چارەسەرکردنی ددان لە قۆناغەکانی سەرەتایی و پاراستنیان لە کلۆربوونی نوێ. ئەگەر ئێوەش مناڵەکانتان بە 1 ساڵی سەردان ئێمە بکەن بەبێ بوونی ئازار سەردانمان بکەن، پشتیوان بەخوا لە ئازار و کلۆربوونی دان و ناڕەحەتی دەتان پارێزین و تێچووی مادی و مەسرەفیشی کەم دەبێت. دڵنیام ئێوە شوێنەی یادەوەریتان هەیە لەگەڵ ئێمە، یان لە کۆمەڵەوەماندا بنێن یاخود وەڵام بنووسن ئەم ڕیڵە لەگەڵ خزمەکانی خۆتان هاوبەشی پێ بکەن و بۆیان بنێرن پێیان بڵێن بە منداڵەکانی ئێوەش لە ئازار و کلۆربوونی دان پشتیوان بەخوا پارێزراون.